کاکە جان خەبەرێک لە جێمان لێ بووە کە گوایە ئەوڕۆ لەبەرەوەی گەنجێک ویساوڵیدایە کار و چالاکی بکە ئێوە چوونە هەموو بنەماڵەکەتان گرتیە تا چەند ڕاستە؟ مناو قادر نادرە براکەم خەبەرێک بڵاو بوویتەوە کە ئەوڕۆ پاڤێل تاڵەبانی سەرۆکتان هاتە لەندەن خەڵک چوویتەوێن دەربەس ڕاوەستایە بێ ئەوەی چ کار و چالاکی بکە ئێوە ئاگاداری ئاسایشێکتان کردیتەوە کە کابرا نووسیتی لە پەیجەکەی خۆی نووسی بە قوربان بە پەیجی خۆی نووسیتی کەی خۆیت یاکەنجام نەکرێت لە فەیسبووکی خۆم شتێک بنووسم منطقە درۆ بەدەوی بنەماڵەکەی خۆی بکە میگزەمینی ئاسایش چووە یعنیاون لە وڵاتەی لەو شارەنگۆ لە ژێردەسەڵاتینگۆ قەشمەری خان پروپاگەندە و قسەی بازاڕیان کورە بابەت چۆ بردیتی دایک و باوکی 6 ساڵە بردیتی 70 ساڵە ئەی هاوار بەعس شتی وای نەکردیە ئەزانی ئەمە کاکە هەموو قسەی دروستکراوە ڕێکخراوە درۆ دەلە سێژیش ئەوجە بابە پارتیش دە بابە هاتبوو دەیگۆت نەهات بوو بەڵێ کاکە سەرۆکی ئێمە بە پرۆتۆکۆڵ هاتووە لە ئاسایشی ئەم وڵاتەیە بووە لە ناو خەڵکەوە چووە کۆبنەوەکەی خۆی کردو و ڕۆیشتووە کاکە جان ئێستا گەنجێک چیتەوێن دەر خەڵکێک معارەزەیە یان خەڵکێک مەسەلەن بە ناوی ئیسلامی سەلەفی چوەر یان شتێکە ئەسڵەن نە پێی مشەوەش بوو یان نە شتێکش هیچ شتێک باشە ئێوە ناوی بەڕێزی کاک غازیوە نییە؟ نەخێر ناوم قەیسە کاک قەیس ئەستا تو بە ناوی نوێنەرایەتی پاڤێل تاڵەبانی وەنیا نەفی ئەوە دەکەی کە نوێنەرایەتی کاک باڤێڵ ناکەم کاک باڤێڵ من نوێنەرایەتی ئەو نییە من مەسئولی حیزبیم کادیرێکی حیزبم بەڵێ تەواو یعنی تەمسیلێکێتی دەکەی ئەتو نەفی ئەوەی دەکەی کە کەستان گرتوی لەسەر ئەوەی خەڵک هەوڵیدایە کار و چالاکی بکە شتی وا نەکراوە لە ڕووشی نەداوە ڕووی نەداوە کەس نازانێت چێ لەوێ بوو یعنی ئێستا بخۆ من نازانم چێت باسی چێ باشە ئەگەر ئەو کارێنگۆ ئاسایش کردبیتی بڵێ ئەگەر ئەو کارێنگۆ ئاسایشێتی کردبی کاوە داهێنانێکی زۆر قێزەوەنا لەگەڵا بێ کاکات بەڵێ تۆ لە ئەوروپا ئاژەی کەس نازانێ هاتە بێت چی کراوە چی نەکراوە چێ هاتووە بەزەڵێن بەس هەستیان پێکردیە گەنجە چی کورد لەوێ ڕاوەستاوە ڕاستچوونە دایک و باوک و خوشک و براتان گرتیە ئەوستی جەناب دەکەم خوددان بەدەمینە شوێکەم کاکێکی پرۆتۆکۆڵی ڕاگەاندن نییە کاکادر ئەمەی توێی نەکەس زانیوێت ئێستاش من نازانم باسی چی ئەکەی چۆن چوونە چێ چوەشتی وا ڕووی نەداوە دوایی ملاحەزەیەک لە ئەوروپا چی ئەزانێت چێت چوە کوێ و چیەکە خەڵک لەوێن بابە یەکتر دەناسرێ براکەم هەموو کەس مەسەلەن ئیسماعیل سیان و شیڤان ئازاد دەناسن بابە من یەکەم جارە قسە لەگە دەکەم وەم زانی ناوت غازیە یەکەم جارێ دەناسم ئێستا کاک قەیس سوشیال میدیا و بڵاوی کردەوە یان شەخسی بڵاوی کاتەوە دەلالێت لەوە ناکە ڕاست بێ و تەواو ئەزانم بەس ئەم خەبەر نییە کابرا بەزاری خۆی ئەڵێ باوکو دایکم چەندێک زەمینێک چوونە سەریان دوای ئەمن لەوێن دەردیدرایمە دەستگی کرانێت تا ئێستا ناوی چ لێ دەنێ ئەو شتا بۆ خۆی وا بە قسەی لەگەڵ تۆ کردبێ مەعلای چۆن دەستگیر کراوە بەگە من قسەی نەکردیا من لە نێت برادەرێک لۆی ناردیمە ئێستا برادەرێک لۆی ناردیمە باشە کاک قەیز کارێکی وا 50,000 ئێمە 1000 هێلکە بە مەسعود بارزانی دادرا 2000 من چیمە برۆکسل دژی مەسعود بارزانی چالاکیمان کردیە 100 کەسم لە بەندەسەڵاتیانە 100 کەسم لە قسەیان لەگە نەکرایە ئەو ڕەفتارە ڕاست بێ ئابروچوونێکی سیاسی ئەڵێ مەگەر ڕاست بێ زۆر گەورەیە لە ئاسی حیزبی بەعسیش تێپەڕێت چکو بەعسیش هەموو کات هێزی مەسئولە پێشمەرگەکانی نەدەگرت برای تاڵەبانی شەهید ئەو برای شەهید دوو برای شێخزەنجی ئەوی تر لە بەندەسەڵاتی حیزبی بەعس بوون بەعسی چی لێ نەکردن بەسەد ئەم چیرۆک ستۆریە بۆ من مەژێرەوە کاک یعنی ڕێز و احترامت ئەم ستۆریە من بۆ خۆم خەڵکی کەرکووکم بەعسە ناسمەوە نازان ئەوەی تۆ باسیەکەیتن ئێمە بۆ خۆمان ئەوە بووینە با بڵێن بازمان لەو ڕێبازەدا و لەسەر یەکێتی و لەسەر کوردایەتی تو ئەم ستۆریە بۆ من مەجێڕەوە یعنی ئەگەر هەر کەسێک لە قسێ بکە هەر کەسێک بە میزازی خۆی
شتێک بڵێتم معنای ئەوە نییە ڕاستەکە بۆ ناشکری ئێستا مش ئەوەی منش بڵێم وڵای بەس خۆم ڕاست کا قەیس ئەگەر کەسێک چوو بێ کەس بە دەنگێوێ نەچوو بێ کەس هاوکاری نەبوو بێ من لە پرۆژەیەکە سەرکەوتوو نەبێتم بێم بڕوو بیانێ بێنمەوە ئەوە ناکاوی من ڕاست بێتم هەموو خەڵکی غەڵەت بێت کا قەیس من دوایین چاوپێکەوتنێکی زۆر سەرکەوتوانەی کرد لە ئاستی سەرۆکی وڵاتان پێشوازی لێکرا وە خەڵک ئەوەی لەوێش بوو حەزیەکردبی بێنێتن لەبەر خۆشەویستی و قەیس بە قوربان و ئەمن ئیشی من نییە جێم لە ڕکلام بیل و پاڤڵ تاڵەبانی بەس یەک پرسیار یەک پرسیاری کۆتایی ئەگەر یەکێتی ئەوەی کردبی ئەتو چ دەڵێ ئەگەر یەکێتی ئەو تاوانەی کردبێت ئەوە لە یەکێتی ناوەشێتەوە و یەکێتیش ئەی ئەگەر کرابوو ئەگەر کرابوو چ دەڵێ قەپاتی کرد. السلام عليكم ورحمة الله وبركاته. أمر لندن بافل طالباني نازل قباتي براها تويانا بلان بافل جماعتكي لزيكي سنتري لندن قانولا كان هبوا من هرب بتاقو تنها روش مناي أنا وكا باشا روشتم همان أوشاني كمسرور برزاني الكباران كلا هر أمان همان شون بو هر خون بو معني بتاقو تنها روشتم تقريبا 20 دقيقة 25 دقيقة لقل سكرتيركاني بافل جماعتكي لقل بقسم كردوا يعني اشتكي غلطي جروي نداوا شكو زور نبوين هر خون بتنها بو دوایەوە کە گەڕاومەتەوە سەیری ئەخلاقی پاڤێڵ و یەکێتی بکەن ئاسایشی هەڵەبجا ڕۆشتونەتە سەر ماڵی باوکمیان بردووە دایکمیان بردووە دوو برامیان بردووە ئێستا لە ئاسایشن ئێستا ئاڕەشەی ئەوەیەکەن ئەڵێ هەتاوە گوتۆ ئەو پۆستانە نەسریتەوە کە لە فەیسبووکی خۆداناوە ئێمە ئەوانە بەرنادەین یان تۆ سەیری بێئەخلاقی ئەمانە سەیری بێڕەوشتی ئەمانە ئێمە مەسرور بەرزانیمان 200-300 هێلکەمان پێوە نا ئەگەر مبالەغە نەبێت لە ژمارەکەیە تۆ بڵێ 50-60 هێلکە یانی شتێکی وایە نەکرد مەسرور بەرزانی بۆ جەلادەتی خۆوە کەچی بۆ پاڤێڵ هاتوو بەس قسەم کردو لەگەڵ یانە قسەم کردووە کاکە هەموو مسلمانە بۆ ئەگرن ئەو زۆڵم و جەلادیە چییە ڕۆشتووە بڕۆی باوک بگری برا بگری دایک بگری دایک آخر دایک 50-60 ساڵە تاوانی چییە لە حاڵەکاتێک ژاگەر من تاوانبار بم دایک بە من چی باوک بە من چی یعنی بۆ هەر سەردەمی بەعسە کابرا وەختی خۆی ئەچوو ئەبووە پێشمەرگە سەدام حوسێن ئەمری دەرەکرد بچێ کەسوکارەکەی بگرێ هەر هەمان شتی بەعسەکە ئێستا دووبارەوەتەوە توخوا تەریق نابنەوە توخوا داناوەشێت توخوا داناڕزن پاڤێڵ یا ئەو جەماعەتێکە لەگەڵ پاڤێڵان چەند بە جوانی قسەمان کرد ئێمە 20 دقیقە 25 دقیقە ئێمە قسەمان کرد و ڕاوێژمان کرد دوای خۆشم جێمێڵاوم خوا حافیز و تەواو یعنی شتێکی غەڵەت نەبوو لەوە بینە تۆ بڕۆی لە بەرامبەر ئەم قسەکردنە لە بەرامبەر ئەم مناقەشە کەسوکاری من بگری دایک و باوک و برا بفرێنی توخوا تەریق نابنەوە توخوا داناوەشێ یعنی ئەوە هەموو غیرەتەکەتانە ئەمە هەموو ئازادیە کە پاڤێڵ باسیەکە یا ئەو یەک دۆستکردنەکە بە ئەدەبەوە قسەیان نەکرد و باسی ڕای ئازادیان نەکرد ئەمە ڕای ئازادەکەی بڕۆی کەسوکاری من بفرێنی یعنی ئەمە دەسەڵاتەکەی پاڤێڵە طبعا بۆ دڵنیاییشتان بۆ ئەکرەمی ئەحۆل و هەردوو جەماعەت یاسایشی هەڵەبجە دەردەوێن ئێمە جافەکە لە ڕەخکانی عەشرەدایەتی جاهیلەت ئێمە مسلمانی پێشەم شتێ بەڵام یعنی پاڤێڵ بێ دەسم ماچکە هەردوو قاچ ماچکە و پەستانە ناسرمەوە شتێکە لێ دڵنیانە بم نایڵێم هەر قسەکانی ئێوەم هێناوە بەڵاوم کردێتەوە ماخۆڵە من لێرە پۆستێکم تۆ بچی دایکم بگری ئەخر ئەم بێئەخلاقیە تاکەی هەموو شتێک ئەدەب و ئەخلاقەتی خۆی هەیە ئەتەکێتی خۆی هەیە ئێوە هەر ئەتەکێتی سیاسەتیشتانی داناوەشێن نەک ئەمڕۆ 1000 ساڵی تر کەسوکاری من بگرن من پۆستە ناسرمەوە ڕاستە ناڕەحەتە بین ڕاستە ئەوە بین بەڵام تۆ ناگری ئازادی خۆ لە دەست بێی هەر شتێ بکەی لایکی شتێ بکەی پۆستە بکەی قسە بکەی بڕۆ کەسوکار و بگرن بڕۆن دایک و بگرن هەر بڕۆن جەلادەکانی بەعەس کە جەلادەکانی ئاسایشە ئێستا بچنە سەر کەسوکاردا داوەشێن یا ڕەبی دارزن دڵنیا بە پاڤێڵ ئەمەش و بە ئاسانی بەسەلاتی ناپەڕێ یانی ئەوە ئاسانیە تۆ بڕێ کەسوکاری من بگریت و ئیهانەیەکەی. سلام علیکم ورحمة الله.